باسی زیانەکانی هەڵوەشاندنەوەی خێزانەکەین یاخود جیابوونەوەی هاوسەرەکانەکەین ئایا لایەنە ئەرێنەکەی خۆی لە چی ئابینێتەوە و دوجار ئەو کەسانی کە ئەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە کاتوانن لە نێوان خۆیانە خێزانێک بۆ خۆیان دروستکەن دوجار هەندێکیان منداڵیش یەتە نێوانیانەوە بەڵام ئەڵوەشانەوە دروستە بێ بە هەر هۆکارێک بێ ئایا زیانەکانی خۆی لە چی ئابینێتەوە ئایا هەموو کاتێک گوتومانە تا چەند منداڵە بێتە قوربانی لەم نێوەندەیە و تا چەند گرنگە پێش ئەوەی تۆ پرۆسی هاوسەرگیری بکەیت پلانت بۆی هەبێ لە تەمەنێکا بێ کە بتانی لەو خێزانەی کە دروستیەکەی بتانی بە باشی بیبێ بەڕێوە چکامە تا تەمەن لەگەڵتایە بەڵام ئێساش کۆمەڵی هۆکاری دیار هەیە کا بێتە هۆی جیابوونەوەی خێزانەکان ئایا ئەم هۆکارە دیارانەی کە ئێستاوەکو کەیسێک لە نێو دادگاکانە بوونی هەیە زیاتر پەیوەندی بەوەیە کە لە تەمەنێکی گونجاوە ئەم دوو کەسە هاوسەرگیریەکەن یاخود تەکنەلۆژیا و ئەو کارانەی کە ئێستا بەڕێواچێ لە ناو کۆمەلگایە ئەمانە تا چەند کاریگەری هەیە و ئایا کەسی سێم تا چەند کاریگەری هەیە لەسەر جیابوونەوەی هاوسەرەکان و چەندین هۆکاری تریشمانەیە ئەم ڕۆمە بیکەنێ کۆمەڵە پرسیار تاوەکو بزانین هۆکارە سەرچێکە خۆی لە چیا بینێتەوە و چۆن ئێمە بتوانین دوورکەینەوە لەو هەڵوەشانەوەی و بۆ ئەوەی خێزانەکان هەمووی بە خوێزانێکی تەندروست بتوانە ژیانێکی ئاسوودیانە بێت گفتوگۆ لەسەرم بابەتاکەی بە میوانداری زۆر بەڕێز ساڵح سعید وەکو مابناس و سەرۆکی ڕێکخراوی کۆمەلگای نوێ کە بە ڕێزانە ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە ساڵح زۆر بەخێر بێت زۆر سپاس دەکەم زۆر زۆر بەخێر بێت مەمنونی جەناب یەکمان هەر لە دەستەواژەکەەوە کاڵی هەڵوەشانەوە بۆ خۆی زیانێکە بەڵێ کە باسی خێزانی شەکەین ئەمەی تر زیانەکە زیاتر بۆ ئێمە گەورەترەکە ئەم هەڵوەشانەوەیە سەرچاوەکەی ئەتوانین بیگەڕینەوە بۆ تەنها هۆکارێک یاخود چەند هۆکارێکی زۆر لە پشتیوەیەتی بەڵێ دەستان خۆش بێن بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان حتمما کاتێ باسی خێزانەکەی هەموو شتێک باشی سەرەتایەکەیەکەیت هەر شتێک وەکو وتراوە من صحت بدايته صحت نهايته هەر شتێک بیدایەتەکەی سەرەتاکەی جوان هات کۆتایەکەشی جوانێت کەواتە خێزان ئەگەر سەرەتاکەی جوان دەستی پێکرد کۆتایەکەشی جوان دەست پێکات جوان کۆتاییەت یعنی ئەتوانین بڵێن درێژە ئەکێشێ هەتا ژیانیان تەواوە ببەیەکەوە هەتا مردن بەیەکەوە بن بۆ قیامەتیش هەر بەیەکەوە بن تەبەن ئەگەر باش بن ئەهلی بەهەش دەبن و لە بەهەشی شار بەیەکەوە لەبەرەوە بەڕاستی کاتێک کە ئەڵین خێزان ئەبێ بیدایەتێکی جوانی بۆ دروستکەین وابێ هەڵبژاردنێکی جوان بێت لە وابزانام لە دیمانەکانی تریشە کاتێ باسی خێزان کرا باسی ئەمەمان کردووەکە جوانترین شت بۆ خێزان بریتێ لە هەڵبژاردنێکی سەرکەوتوانە یعنی پێوەری هەڵبژاردنەکە پێوەری شتی سادە نەبن باربارە دێنجلس کە نووسەرێکی ئەمریکیە و ئافرەتێکە و کەسێکە پسپۆرە لە بواری خێزان و ئافرەتە بە تایبەتیش ینی حتا توان بڵم 600 لاپەڕی نووسیوە لەسەر سایکۆلۆژێتی ژن و پیاو و کەسێکی زۆر سەرکەوتوو بووە لە بیدایەتە خۆی لە ژیانی خێزانیە سەرکەوتوو نەبووە هاوسەرگیری یەکەمیان سەرکەوتوو نەبوو دوایی بووەتە کەسێک بەڕاستی دراساتی قوڵی کردو لەسەر مەسەلەکە زانم بەستمەوە ینی بنمونە کتێبێکی نووسیوە لەسەر شێوازی هەڵبژاردننی هاوسەری ژیان ئایا تۆ ون بووەکەی منی کە من گەڕاوم بە دواتە حتمما تەبەن کچە گەڕێ بە دوای کوڕێکە سوارچاکێک بێ بچێتە ژیانیەوە کوڕژە گەڕێ بە دوای کچێکی باشە بچێتە ژیانیەوە لەبەرەوە کاتێک کە جان ئەو ئاماژەی بەوە کردووەکە بەداخەوە جاری وا هەیە مەسەڵەن هەندێک پێوەەر هەیە لە هەڵبژاردننی هاوسەری ژیانە پێوەرەکان یعنی شتی وەختین کاتین ئەڕۆن مەسەڵەن جوانیەکێکە لەو شتانە کە زۆر تەرکیزێکرێتە سەر کە جوانیش هەتا سەر نامێنێت هەندێک حەدەس ڕوو ئەدا لە ژیانی کچایان کوڕە ئەو جوانیانە نامێنن لەبەرەوە مەسەڵەن مادەیە باسی ماداکرێ مادەیەکێکە لەو کێشانە هەندێک مەسائیلی ترە بەڵام ئەوەڵە تۆ مەسەرن تۆ بڕۆ بۆ مەسائیلی ئەخلاقی بڕۆ بۆ مەسائیلی سلوکی بۆ مەسائیلی تێگەیشتی و پێگەشتویی ئەو کەسە جا کچ بۆ کوڕ بۆ کچ ئەمە مەسەرن کە باربارە دێنجلس کە یعنی دوای ئەزمونێکی زۆری چەند ساڵە و خوێندن لە کۆلیژ و لە پسپۆری وەرگتن لە بواری ڕاوێژکاری خێزانی ئەوەیە 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم ئەوەی فەرمووەکە ئەگەر کوڕان هاتن داوای کچیان کردن لە دوو سیپە لیان ڕازی بوون بیان دەنێ
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی من جاءكم ترضون دينه وخلقه فزوجوه ئەگەر کوڕان هاتن داوای کچەکانیان کردن لە دین و لە ئەخلاقیان ڕازی بوون دین بریتێ لە مەسائلە ناوخۆیی و فکریەکانی کە لە یعنی کەسێکی سەلیم بێ لە ڕووی فکر و دەروون و عەقڵ و ئەوە هەل هەم بۆ بەلایەنە دینیەکان بۆ لایەنە فکری و وەکوڵێ بارە سایکۆلۆژیەکەی لە ڕووی سلوکەوە ئەم دینداریە یان ئەم مەسەلە فکریانەی ڕەنگی دابێتەوە لە سلوکە لە ڕۆژانەیە ئەمە پێوەرێکی جوانە بۆ ئینسان بۆ کوڕ بە تایبەتی لەو لاشەوە بۆ کچانیش ئاڵێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئافرەت بۆ چوار شت داواکرێت یان بۆ جوانیەکەیەتی یان بۆ کەس و کارەکەیەتی یان بە سەروەت و سامانەکەیەتی یا بۆ دینەکەیەتی فەرمێ فەظفر بذات الدین تەریبەت یەداکە فەرمێ خاوەندینەکە هەڵبژێرە دەست دەچێت بە خۆڵی ئاڵتوونە لەبەرەوە ئەگەر تێبینی بکەی هەموو ئەو حاڵەتی جیابوونەوانی کە لە دادگاکانە دروست دەبێ ئەوانی لەسەر ئەساسێکی جوان گەشتون بە یەکتر زۆر کەمن مەسەلەی جیابوونەوەتیانە بەڕاستی ینی من خۆم لە ساڵی 2007 بە دوواداچوونێکم کرد لەسەر مەسەلەی جیابوونەوە و مەقالێکیشم لەسەر جیابوونەوە نووسی یعنی بە دوواداچوونم کرد لەگەڵ زۆرێک لە پارێزەرانە دیمانەم ساز کرد لەگەڵ دادوەرە سازم کرد لەگەڵ ئەو کەسانی کە جیابوونەوە سازم کرد یعنی بە دوواداچوونەکەم ورد بوو تێگەیشتم کە ینی هۆکاری سەرەکی مەسەلەی جیابوونەوە هەریەک هۆکار نییە وەکو جەناب لە پرسیارەکە ئاماژەت پێکرد یەکەم هۆکار بەڕاستی بریتێ لە خراپی هەڵبژاردن دووەم هۆکار بریتێ لە تێنەگەیشتنی ژن و پیاوەکان لە یەکتر کە لە یەک تێناگەن یعنی ئەوەڵە سیر وەکۆڵێ ئەوەڵە پیاس کە مەفروزە هەردووکیان جا هەموو جارە منەوە وتۆ کە مامەسایەک زۆر ئەم شتەی دووبارا کردووە تۆ بڵی سەرما و من بڵم گەرما بەردە بێنە بێ بە سەرما یعنی لەبەرەوە ئەبێ یعنی ئینسجام هەبێ لە ژیانی خێزانیە ئەبێ ئەم دوانە لە یەک تێبگەن بەڵام مامۆستا زۆرجار لە کۆمەڵگای خۆشمانە نەریتێکی زۆر جوانمانێ لە ڕابردووەوە تاوەکو ئێستاش ئەم نەریتە هەبووە بەڵام ئەگەر کاڵبوونەوەیکی پیوە دیار بوو بێ لە هەندێک هۆکارە ئەویش خۆی بینێتەوە بەڵام ئێمە لەبەرەوەی هەمیشە کۆمەڵایەتین کە کوڕکچێک هاوسەرگیریەکەن ئەڵێ بەزەم دوو کەسە نییە کە بەیەکەکەن دوو خێزان گومانییانە دوو خانەوادن کە تێکەڵە بن بە یەکتر ناسایی و دۆستایەتی و خزمەتی دروست هەبێ ئەمە نەریتێ بۆ تیامانە بەڵێ و لەسەر ئەو پرس و ڕایی کە بە یەکتریش ئەگەن بەڵام لە ئێستەیە زۆر کات ئەمە وەلانرەوە بەداخۆ لە زۆر کاتە بۆ ئەوەی لایەنە مادیەکە لەوانەیە زیاتر بچێتە پێشەوە ئەوەنە لایەنە نەریتیەکە و دینیەکە و ئەمانە تێکەڵ بە یەکتر نەبێت چۆن بتوانین ئێمە وەکو گەورەکان وەکو خێزان وەکو باوکو دایک وەکو ڕێنمایی کەری تر ئەو کەسەی کەم گەنجاباتی تە کوڕ بەیان کەس بێ بابڕێەوە چۆن هۆشیاری ئەوە بین کە ژیانێکی وای پێ بناسیێنین کە لە مانگێک و ساڵێکا خۆی نەبینێتەوە بەڵکو بۆ چەندەها ساڵ و لەگەڵ تەمەنیشە زۆر جوانە ئەوە تەبەن هەموو جارێ لە زۆر دیمانەیە هەتا لە مەسایلی شەکرا خواردنەوە جار هەبوو هەر مامۆسایەکی ئەنیان بانگ نەکردو من لە خزمەتیان نبووم باسەکەم پێشکەش کردوون بە پیاوەکان یەکێک لەو شتانە کە عەرزم کردوون تومە بەڕاستی ئێمە ئێستا هاتوین شەکراوە خۆینەوە با هەر ئەم شەکرا خواردنەوەیە نەبێ یەکەم جارێ با هەمومان دوعایەکی بەخێریان بۆ بکەین وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بارك الله لهما وبارك عليهما وجمع بينهما في خير چاشتێک خوا مبارەکی بکە یعنی پیرۆزە بێ ژیانەکە لەبەرەوە جا ئەوەم عەرز کردوون کە با ئێمە تەنها لێرە لەگەڵیانە باز دەستباریان بین هەموو جارە ئەوەم وتۆ مەسەن کاتێک کە ئێشێک ئێوێ شۆفێری بکە 500 پرسیار لە بەرەکات وەڵامی 500 پرسیار لە بەرەکە ئەنجا ئەڕوا دوای تیۆری ئەنجا پراکتیکی هەم میکانیکی هەم مرورێک پۆلیسێکی مرور یا زابطێکی مرور لەگەڵیانایە و وەکوڵێ تەرایی پێ ئەدات هەتا دەرەچێ ئەنجا دوای چەند ئیجراعاتێکی پێچێ هەتا ئەبێتەوە کەواتە کەسێک کاتێک کاچێتە پرۆسی هاوسەرگیریەوە بەڕاستی ئەبێ کۆمەڵێشت هەیە هەنگاوی بۆ بنێ هەرچەند بەداخۆ من ئێستا تەبەن لە عینەکەی محاضرەیەکیان ئەدەنێ ئەوەی پرۆسی هاوسەرگیری کە یەک دوو محاضرەیان ئەدەنێ بەڵام بەنمونە من کوڕەکەی خۆم ڕۆشت بوو مەسەن باسی ئەوەیە کرد کە ئەو کەسێک کە محاضرەکەی پێدانی زۆر جار یعنی سلبی لای منی گەنج تێگەیشتم بەنمونە ئەو هەروایی نەکرد کە ئەبێ هەر مشکیلە هەبێ لە بینمانە ئەمە بۆ خۆی کێشەیە ینی لەبەرەوە ڕاستیە ئەو کەسانەی کە لەو مەجالەیە قسەکەن ئەبێ بەڕاستی
پسپۆرێتێکیان هەبێ ئەبێ ڕاوێژکارێکی خێزانی بن ئەبێ ئەزمونێکی سەرکەوتوشیان هەبێ یعنی ئێستا ساڵح بەڕای جەنابەت ئەبێت ئەم ئێستا ڕاوێژی سەرەتای هاوسەرگیریە یان پێش هاوسەرگیریە بە چی شێوەیەک بێت بەوەی کە تێڕوانینی گەنجی ئێمە تێڕوانینێکی دروست بێت لەبەرەوەی بەداخەوە ئێستا ئێمە باسی ئەو کەسانەکەن کە ئەچنە پرۆسەکەم داخەکەم لەوە باسی کرد کە زۆرێک لە گەنجەکانمان هەیە ئەستن لە ئێستاە نایەنەوە هاوسەرگیری ئەوەش ئێشێکە لە کێشەکە ئەم تێڕوانین بۆ هاوسەرگیری ئەبێ چۆن ڕێک بکرێتەوە چۆن وەکو جاران تێڕوانینێکی جوان بێت خۆی ئەگەر ئێمە تێبینی بکەین مؤتەمەری سیداو هەیە مؤتەمەری سیداو مؤتەمەرێکە یعنی باسی خێزان و باسی جەندەر و باسی ژنەکات پێم وایە ئەگەر وردەکاری بەندەکانی بخوێنینەوە یعنی ئەوەندەی کە ئەبێتە هۆی کاری هەڵوەشاندنی خێزانەکان ئەوەندە نابێت تۆکمەیی خێزانەکان ئێستا ئەگەر تێبینی بکەیت لە زۆرێک لە کەناڵەکانە لە شوێنەکانە خەڵکان گلەیان لە ڕێکخراوەکانی ژنانە ئیتر بە ژنان و ئافرەتان و خانمان و خوشکان و هەمویان گلیان لەسەر بەڕاستی پێم وایە یعنی هیچ لە هۆکارەکان ئەڵێن ئەوان بەڕاستی ناتوانیوە خێزان تۆکمە بکەن لەبەرچی من خۆم لە دیمانەیەکە لە ڕانیە لەگەڵ کۆمەڵێ خانمی بەڕێز بووم هەموو ڕێکخراوەکانی تیا بوو بۆ بەحسا بۆ ژن و پیا بوو بەڵام دوو پیاوات و منیشتم حەزەکەم دیمانەکە هەر لەگەڵ ئەم خوشکە بەڕێزانەیە بێک هەندێشتم بۆ باسکردن تم بەڕاستی من پێم خۆشە ئێستا لە خزمەت بەڕێستانە باسی مافی پیاوتان بۆ بکەم پێیان سیر بوو تم پێتان سیر نەبێ چونکە ناکرێت تۆی ژن کۆکەیتەوە باسی مافی ژنی بۆ بکەیت وەکو کابرای فەقیری لێ عریزەکەی بۆ نووسرا کە عریزەکان بخوێن و دەستی کرد بە گریانەتی من ئەوەنە مەزڵومم توی ژن کۆکەیتەوە باسی مافی ژنی بۆ بکەیت مەفروزە ژن کۆکەیرە کۆ بکەیتەوە باسی هونەری مامەڵەکردن لەگەڵ پیاوی بۆ بکەیت باسی سایکۆلۆژەتی پیاوی بۆ بکەیت یعنی باربارە سایکۆلۆژەتی پیاوی نووسیەوە بۆ ژن سایکۆلۆژەتی ژنی نووسیەوە بۆ پیاو یعنی ئەمە شتێکی منطقیە بەڕاستی کاتێکە دوولایەنە بێت جا من لە خوتبەیەکی مامۆسایەکی بەڕێزا بووم باسی مافی پیاوی کرد لە وتاری جومعەیان دوایی کە تەواو وتم مامۆستا وەڵی شەڕێکی گەورە نایە بۆ هەموو ئەو پیاوانەی کە ئێستا ئەڕۆنەوە ماڵەوە وتی بۆ ئێوتم مامۆستا تۆ باسی مافی پیاوەکەی ئەمەش هەمووی زۆرینەی پیاوە ئێستا کابرا خۆی بە مەزڵوم ئەزانێت کە ڕاتۆ شەڕ ڕۆژنەکەی بفرۆشێت تۆ باسی مافی ژن بکە بۆ پیاو لەو لاشەوە باسی مافی پیاو بکرێ بۆ ژن لەبەر ئەوە لە ڕاستیە مؤامراتی نێودەوڵەتی گەورە هەیە لەسەر خێزان یعنی ئێمە ئەومان لەبیر نەچێت وامزانم هەر لە خزمەت بەڕێستانە و لە چەندین دیمانیترا باسی مەقۆلەی ئەو ڕۆژهەڵات ناسم کردووە کە ئەڵێ ئەگەرتەوێ کۆمەڵگەیە کەڵوەشێنی حەزارەتێک لە ناوبەری لەسەر سێشت ئیشکە یەکەمیان لەسەر هەڵوەشاندنی خێزان ئیشکە و لە ناو خێزانیشا لە کەسایەتی دایک بە چکە دایک ئینسان سازە مرۆڤ سازە ژیان سازە دایک لەبەر ئەوە ئەبێ دایک یعنی بەڕۆڵی دایکایەتی خۆی هەڵنەسێ بۆیە یعنی گەورەترین کار بۆ ئەوەی کە گەنجەکانمان هەان بدەین پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن سەرەتا ئەبێ دایک و باوکەکان زۆر تەبابن لەگەڵ یەکە چونکە تەبایی دایک و باوکەکان کوڕەکان هانەدا هاوسەرگیری بکەن کچەکانیش هانەدا شوو بکەن باز کاتێک کچەکە کە سەیری دایکەکەیەکە لە نەکبەتیە ئەژی لە مەعاناتێکی خێزانیە ئەژی کاتێک کە کوڕەکە هەست ئەکاشەوە ڕۆژ دایک و باوکی شەڕیانە بەیەکەوە تااقەتی لە هاوسەرگیری نامێنێ لەبەرەوە هەنگاوی یەکەم بەڕاستی بۆ ئەوی گەنجەکانمان هان بدەین بۆ ئەوی پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن تەبایی ناو خێزانەکانمانە ئەمە یەک خاڵێکی تر گرنگەکە یعنی هەر من پێم وایە هەر حیزبێک هەر حکوومەتێک یعنی هەوڵی داکە دەستی گەنجەکان بگرێ بۆ ئەوی پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن پێی بڵێ ئەی گەنج تۆ کاتێک پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەیت ئەوە من مەسەرەن 10 میلیۆنە دەیەمێ 20 میلیۆنە دەیەمە ئەم 20 میلیۆنە بەبێ ڕیبات دەمێ بەبێ سوئە دەمێ هیچ فایدەیەکی لەسەر نییە تا 5 ساڵیش لێ دۆرناگرمەوە دوای 5 ساڵەکەش لە مناڵی یەکەم تا ئەوەندە لێت خۆشە بم لە مناڵی دوم تا ئەوەندە لێت خۆشە بم باقیات یعنی ئەنجا ئەگەر سەرکەوتوو بووی ئەمە یعنی لە ڕاستیە ئەمەوە ئەکا گەنج هان بدرێ بۆ هاوسەرگیری بەڵام کاتێ من لە دیمانەیەکە لێرە باسی هەر لە خزمەت بەڕێستانە لە بابەتی مەسلەی قەیرەیی و ئەو شتانەیە بوو وتم بەداخەوە ئێستا حکوومەت مەسەرەن بۆ چارەسەرکردنی کێشەی قەیرە ئەڵێ با 200,000 ببڕینەوە بۆ ینی ئافرەتە قەیرەکان یا ئەوانەی کە کەوتونە تەمەنە پیان ناخۆش تەمەنەوە کەلیمێش بڵێ ئەوانەی کە ماونێتەوە خوشکانی کە ماونێتەوە
وتم من پرسیارم گوتم باشە ئایا یعنی پارە جێی پیاوەگرێتەوە بۆ ئافرەت نایگرێتەوە بەڕاستی یعنی جوانترین شت فەرم و چەند دیمانە کراوە لەگەڵ مەریکە جەمالەکانە لەگەڵ سەماکارەکانە و تو پرسیاریان لێ کردوون آخر هیوایەتی تۆ چیوتی یعنی ئەمە وەڵامەکەی بۆ ئەو خاتونە و توێتی آخر هیوایەتی من ئەو ڕۆژێ بوومایە بە دایک ئەمانم نەکردا بەس دایک بوومایە مناڵی خۆم لە باوەش بگرتایە لەبەرەوە لە ڕاستیە ئەبێت تۆ زمینە بسازێنی بۆی کوڕ و کچەکان بچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە کەواتە یعنی ئەبێ ئێمە نێڵین مەئامەراتێک کە لەسەر خێزان هەیە بۆ هەڵوەشاندنی خێزان یعنی ئێمە خۆشمان ببینە هۆکار ئەبێ ئێمە دەستبار بین یعنی بەڕاستی من کاتێک کە کوڕەکەم ژنێنێ وەبێ وەسیەتەکانی ئیمام ئەحمەد بخوێنمەوە بووی بەڵام کوڕم ئافرەت هەتا تۆ دەسیفەتتیانە بێ ئاسوودەی نبینی لەگەڵ هاوژینەکەتە هەروەکو دایکێکیش کە کچەکەی شووەکات لە ڕۆژی بکەینێتی ئادایانی شێنە لە کچەکەم لەوانەیە هیچ کچێک بەقەدەر تۆ تۆکمە و زیرەک و پێگەیشت و نەبێ بەڵام یعنی ئەگەر کەسێک پێویستی بە ئامۆژگاری نەبێت تۆی بەڵام من ئامۆژگاری دەکەم کە تۆ ئەبێ کاتێ ئەچیتە ئەو ماڵەوە لە ماڵێکی غەریب و ماڵێکی ئاشنای خۆتەوە ئەڕووی بۆ ماڵێکی غەریب ئەچی بۆ لای پیاوێک نایناسی ئەبێ هەوڵ بدەی تەبایی بپارێزی لەگەڵیا ئەبێ کاتێ ئەو گریا تۆ پێ نەکەنیت کاتێ ئەو پێکەنی تۆ نەگریەی کاتێ ئاگاد لە برسێتی ئەو بێ ئاگاد لە کاتی خەوی ئەو بێ ئاگاد لە یعنی باشە ئەگەر ئافرەتێک یان بەو شێوەیە مامەڵە لەگەڵ پیاو بکە پیاو ئەگەر یعنی ئەو فەڕێ ئەوەش بێ ینی هێمنە بێتەوە ینی بەڕاستی برایەکی بەڕست وتی لە بانە بووم میوان بووم لە ماڵێکە پیاوکە ناوی حەمە سەعید بوو ژنەکەش ناوی ئامینە خان بوو وتی دانیشت بووین بەڕاستی وتی ئەم زانیا ئەو ژنە تەمسیلەکە وتی کاتێ لە دەرگادرا ئامینە خان وتی ئەوە حەمە سەعید جانە هەستا ئەسەر پێ و عەترێکی دەرێ ناتۆزی عەتری لە خۆی یاو ویستی مناڵەکان ویستیان دەرگا بکەم وتی نەخۆم بۆ یەکەمەوە ئەوە حەمە سەعید جانە دەرگای کردوتی حەمی سەعید جان یاخوا بەخێر بیتەوە چرای ماڵەکەم ڕووناکی ماڵەکەم چەتری سەرمانی یاخوا بەخێر بیتەوە ئەنجا میوانیشی لەگەڵا بە خێراتنی میوانەکانی کرد و دوایی دانیشان و ئاوی سادی بە تایبەتی بۆ ئەو هێنا و لە پاڵ خۆیان کورسێکی بۆ دانا ئەنجا میوانەکانی لەو لاوە دانیشتن و وتی بەڕاستی من 18 ڕۆژ لەو ماڵە بووم ئەم 18 ڕۆژە ئەم سروشتی مامەڵەکردنم لەم ئافرەتە بینی حتا بەکە حەمە سەعیدم وتم کە حەمە سەعید تۆ خەفەت دەخۆی خەفەت بۆ خۆم ئامینایە لە خەفەت بخۆ یعنی قسەکە لێرە ئەوەیە طبعا بەڕاستی پێم وایە جوانی ماڵ بە ئافرەتەوەیە و ئافرەتیش ئەتوانێ زۆر کەلێن پڕ بکاتەوە بەڵام لە هەمان کاتە من هەمیشە ئەوە وتووە پیاو ئەبێ وەکو ئیسفنجوا بێت ئەبێ ئیمتیساسی مەشاکیلەکانی ماڵ بکە ئەبێ گوێگرێکی باش بێ بەڵام مامۆستا ئەوەی کە توێڵێ ئەگەر هەموو ئەوە بەم ڕێچکەیە بڕۆین هیچ کێشەیەکمان بە تاکید بەپێی ئەوەی کە ئەو داتانەی کە لە دادگایە هەیە کە ساڵ بە ساڵ ڕێژەکە بەرەو زیاد بوونە ڕوا هۆکاری تریەتە سەری هۆکارەکانی ترچیە لەم ساڵانی کە ئێستا هەیە تەکنەلۆژیا و بواری بەکارهێنانێتی کە زۆر جار بۆتەوەی کە کوڕکچێک لە نامەیەکی فەیسبوک و یەکترە ناسن و پەلەپەلەکەن چونکە لەسەر چێژن پەلەپەلەکەن زوو بچنە ناو پرۆسەکە ڕاستە ئەمە یەکێکی لە هۆکارەکانی ئەوەیە کە ئەوەی کە ئەخرێتە ڕوو لە کەیسەکانە ئەوەیە کاڵێ ئەم دوو کەسە خۆیان نەیانەزانی پرۆسی هاوسەرگیری چێ دوایی کەسی سێم بووە نێوانیانەوە یان ماڵی کچەکەی یان ماڵی کوڕەکەیە چونکە ئەوسا کە کوڕێک یان کچێک بەڕێستان لەوانەیە باشتریش شارەزایتانە بووە ئەڵێ کچی فڵان کەسە ئیتر تۆ سێی خانەوادەی تەکرد ئەزانی چۆن پەروەردەی کردو چۆن ئەم کەسی پێگەیانەوە لەسەر ئەو بنەمایە داواتە کرد کوڕەکەش بە هەماش بەڵام ئێستا ئەمانە نەبووە سێرەکەی لە یەکتێک نێگەشتنێک هەیە چەند مانگێ ئەم چێژە لە یەکتر وەرەگرن و دوای ئەوەی تر شتێکی زۆر زۆر بچووک ئەکەن بە کێشەیەکی زۆر زۆر گەورە نامەیەکی بە هەڵە بۆیە ئەیکەن بە کێشەیەکی جیاواز ئەنجاد لەوەیشی کە زۆر جار مناڵی ساوای تیاکە بێتە قوربانی ئەمانە تا چەند هۆکارە مامۆستا قوربان طبعا ملوك عرضم كردن يعني أبي أمشتاني تره بكرت بوي أمرون ندات طبعا آثاري طلاق وجابونو آثار كان زور سلبين زور خرابن من بيم يعني ما ترسي دارترين كشيك وملايتي طلاقة أجر وانا بو أخوي جوري سورة كتابتي بطلاقة ونانا سورة الطلاق لسورة البقرة آياتي دوسطو بستويك وتا دوسطو تلوبينش باسي خيزانو باسي طلاقة باسي التزاماتي بياو التزاماتي جنة
بالذاتیش تەوجیهی پیاوان ئەکات چونکە تەلاق بەترسی پیاوە یعنی لەبەر ئەوە پێم وایە یعنی ئەگەر بمانێ ئێمە ڕێژەی تەلاق کەم بکەینەوە ئەبێ ئەو سەرەتا جوانە دروستکەین ئەبێ ئەو برا بەڕێز و خوشکە بەڕێزانی کە پارێزرایەتی ئەەکەن بەڕاستی ئەبێ هەست بە مەسئولیت بکەن ئەبێ یەکسەر جەلسەی تەلاقی خارجی دروست نەکەن بۆ کچ و کوڕەکە بۆ ئەوەی کە بە یەک جەلسە کۆتایی بێت و ینی بەڕاستی ئەوم پێم وایە یعنی بخۆم پارێزەرایەتیم کردووە لە کاتێکا کە خاتووی نەکاتۆ داوای جابوونەوەی کردووە دانیشتم لەگەڵیا قسەم بۆ کردووە خوشکە باشەکەم تەلاق ئەمە ئاسارەکەیەتی ئەمە شوێنەوارەکەیەتی ئەمە سلبیاتەکەیەتی تۆ مناڵەت هەیە تۆ ئەوەت هەیە ڕۆیشتۆ دوای 6 مانگ هاتۆ تۆ توێتی مێردەکەم لێمەدا ئاوە ئامۆژگاریم کردووە ڕۆیشتۆ هەتا ئێستا ژیانە بۆ تۆ ئەمەی باشترە تا ئەوەی جاب بێتەوە بچێتە دەرەوە و یعنی کێشە و گرفتی چونکە لە ڕاستیە بەشێکیش کۆمەلگا یعنی بەتایبەتیش بۆ ئافرەت زۆڵمێکی گەورە لە ئافرەت دەکرێت یعنی ئێستا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم مامەڵەکردن لەگەڵ ئافرەتێکا کە جابوو بێتەوە زۆر سەلیمتر و جوانتر و ڕۆشنبیرانەتر بۆ تا ئێستا ئەوەی کە باسی مافی ئافرەتەکە بەیانی ئافرەتێک جا بێت و ئامادەنی ئەو ئافرەتە بێنێ هەر ئەوەی کە بانگەشە ئەکا بۆەوەی کە ئافرەت مافی پارێزراوە بێ و ئافرەت گەورەیە و ئافرەت سەربەرزە و ئافرەت ئەوەیە بەڵام خۆی ئامادەنێ نەکوڕەکەی ئەو کچە بێنێ کە جابۆتەوە حتا ئەگەر نەشگوازرا بێتەوە یاخود بەمانایەکتر بە شێوەیەکی سلبی سەیری ئافرەتەکەکە لەبەرەوە لە ڕاستیە ئەبێ ئێمە پێم وایە بە هەمومان هۆکار بین بۆ ئەوەی یەکەم جارێ خێزان بە تۆکمەی بهێڵینەوە دووهەم بەڕاستی پێم وایە ئەرکی سەرشانی حکوومەتە بە دەرەجەی یەکەم کۆمەڵی وەزارەت پەیوەندیدارن بەم بابەتەوە وەزارەتی پەروەردە چونکە مناڵ لە مناڵیەوە ئەبێ پەروەردە بکرێت بە کۆمەڵی ئاداب و ئاکاری جوان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم 5 وەزارەتە بەڕاستی ئەبێ هەماهەنگ بن لەوەی کە یعنی پەروەردەی تاکەکانی کۆمەڵگە و تاکەکانی خێزان بکەن و تۆکمەیی خێزان بپارێزن و حکوومەت وەکو عەرزم کردن ئەبێ هەماهەنگ بێ بۆ ئەم بابەتە و ڕێکخراوەکانیش ڕێکخراو زۆرن تەبەن لەم وڵاتی ئێمەیە کە بەڕاستی من خۆم ئەو ڕێکخراوەمان هەیە نوێنەری یعنی ئەمریکی هاتووە باسی بەرنامەی ڕێکخراوەکەم بۆ کردو تۆڵای بەداخوێ من ناتوانین هاوکاری تۆ بکەین بۆچی ناتوانانی هاوکاریم بکەین من ئەموێ توندوتیژی خێزانی نێڵم ئەموێ خێزان تۆکمە بکەم ئەموێ هانی گەنجەکان بدەم ئەموێ هاوکاری گەنجەکان بکەم لە پرۆسی هاوسەرگیریە ئەمێ ڕۆشنبیریان بدەمێ تۆ بۆ هاوکاری من ناکەیت هەرچەنە بگلەیەکە لە خۆمان یەکەم جار بکەن بێگومان ئەبێ خۆمان فرێ خۆمان بەتەکید وایە ساڵح جا مامۆستا ساڵح ئێستا بەڕێزت لە میانەی قسەکان تا زۆر تیشکتە ئەخستە سەرەوەی کە هاوسەرەکان هەم ئەبێت دەستپێکێکی باشیان هەبێت دەستپێکێکی هۆشیارانە لەسەر یەکتر هەم ئەوەی لە پرۆسەکە یەک بناسن بۆی کە ئیشەڵا ئەو دوو هاوسەرەبانەیە نمونەیان زۆر بێت ئەبووی کە پیاو ئەبێت لە حەقی ژنەکەیە ئەنجامی بات بۆ بە پێچوانەوە ژن لە حەقی هاوسەرەکەیە ئەنجامی بات ئەبێ چۆن بێت بۆی کە ئەو هەموو تەلاقی لێ نەکەوێتەوە هەندێک جار تەلاقەکە هەرەوە نیە بچیتە بەردەم دادگا لەژێر سەقفەکە تەلاق بەتاکید وایە بەتاکید ئەبێ چۆن بن بەیەکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی خەیڕکم لأهله بە پیاوانی وت باشترینی ئێوە ئەو کەسەتانن کە زۆر باشن بۆ هاوسەرەکانتان وەشانازیژەکە فەرمێەوە ئەنە خەیڕکم لأهلی من لە هەمووتان باشن بۆ هاوژینەکانم پیاو ئەبێ عەرزم کردن پیاو بێ وەکو ئیسفنجوا بێ ئەبێ ئیمتیساسی مەشاکیلی خێزانی بکات ببوورە مەبەستم لە پرسیارەکە مامۆستا ساڵح ئەوە بوو سەرەتا زۆر جار لێبوردەیە هەیە بەتایبەت کاتێک خۆشەویستیەکە تۆ زۆر ئەتوانی هەڵەکانی بەرامبەرت لی خۆش بی بەڵام دواتر ئەبینی بۆ نمونە پیاوەکان زۆر جاژنەکان ئەم گلەیانێ ئەڵێڵە یەکەم جار من بە فەقیری لەگەڵی هاتم کە تۆزە بارودۆخی دارایەکەی باش بوو اینجا ئیتە دەستبەرداری خێزان و مابڵین تۆکمەی خێزان بوو یاخود خاتونەکان بۆ نمونە کارێکیان هەیە لە دەرەوە ئەوە نەتێکەڵ بە ئیشوکاری دەرەوە بن لەوانەیە فریا ماڵەوە زۆر نەکەون لەم کاتانەیە چەند ساڵ بەسەر ژیانە تێپەڕیوە چۆن مامەڵەکردن وا کات هێشتا گەرمی گوڕیەکە بەهێڵە ئەخ منی مەبەستی باسم لەوەیە تەبەن لەو کاتانەی کە کێشە دروست دەبێت کە لەو کاتەی کێشە دروست دەبێ ئەبێ پیاو قیوامەتی پیاو کە خوا فەرمێ الرجال قوامون على النساء ئەمەیە یعنی ئەوە نییە کە پیاو فەزلی هەیە بەسەر ژنە ئەو قیوامەتە ئیدارەیە ئەو قیوامەتە یعنی چۆن بڵێ چۆن ئێستا کەسێکە بێتە مدیر
لە شوێنێکە مەسەرەن بەڕێوەبەری ئەم کەناڵە ئەبێ بەقەدەر هەموو کارمەندانی ئەم کەناڵە دڵی فراوان بێ، ئەبێ ئیمتیساسی مەشاکیلەکان بکە، ئەبێ بەدەم مشکیلە و کێشە و گرفتەکانەوە بێ، ئەبێ پێش ئەوەی تۆ داواکاری تەبێ ئەو بێ داواکارێکی تۆ بەجێبێنێ بەڕاستی. لەبەرەوە کاتێک کە ماڵ بنمونە گڵۆپێکی ئەسووتێ ئەبێ پیاو بیر لەوە بکاتەوە گڵۆپەکە چاکاتەوە، نەک ژنەکە چەند جارێک پێی بڵێ دامە بە نمونەیەکی بەسیط ئەیڵێم. لەبەرەوە کە ئەڵێم پیاو ئەبێ ینی وەکو ئیسفنج هەڵمژی مشکیلە و کێشەکان بێ، ئەبێ کێشەکان بچوو بکاتەوە، ئەبێ ینی گەورەی نەکە. پیاو هەیە ینی کێشەی ماڵەوە ئەباتە دەرەوە، پیاو هەیە ئەچێ لە شوێنی تر زەمی ژنەکەیەکە، پیاو هەیە کاتێک کە مەسەرەن دیمانەیەک دروست ئەکرێ بۆ کێشەی خێزانی بۆ چارەسەری کێشەی خێزانەکان هەرچی ژێر بەڕێیە خاتە سەر بەڕە. بەڵام خوای گەورە فەرمێ وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذنا منكم ميثاقا غليظا. ميثاق پەیمانێکی تونند و تۆڵ و ینی زبر کە لە قورئانە 3 جار باسی میثاقی غەلیظ کراوە لە بینی خوا و پێغەمبەران، لە بینی خوا لەگەڵ بەنی ئیسرائیلە و لە بینی ژن و مێردەکانە. لەبەرەوە لە ڕاستیە پیاو ئەبێ لەو کاتەیە بەرامبەر بە مشکیلەکان ئەبێ گەورە بێ، ئەبێ شتی گەورە بچووک بکاتەوە، ئەبێ مەشاکیلەکان کەم بکاتەوە، ئەبێ بە چاوی وەفاداریەوە سەیری ژنەکەی بکە، ئەبێ بیر لەوە بکاتەوە مەسەلەن ئەم ئافرەتە یعنی پیاوێک ڕۆشتە لە ئیمامی عومەر شکاتی ژنەکەی بکە، گوێی لێ بوو ژنەکەی ئیمامی عومەر بۆڵە بۆلی بوو گەڕایەوە، ئیمامی عومەر باین کرد فەرە بۆچی هاتی؟ وڵای قوربان بۆی ژناتم، نانا وەرە بزانم، وتی وەڵای هاتم سکاڵای ژنەکەم بکەم، بەڵام گوێم لە ژنەکەی تۆ بۆ ئەویش بۆڵەیە کرد. ئێوتی بابەجان ئەوەرە دانیشە ئەم ژنە ئەم هاوژینانی ئێمە ماڵمان بۆ پاکەنەوە، میوانمان بۆ بەڕێەکەن، مناڵمان بۆ پەروەردە ئەەکەن، هاوژینی لەگەڵ ئێمەیە ئەەکەن، ئەی دوو بۆڵەش نەکەن، ینی ئێمە ینی هەر اختناقیان کەین بیان خنکێنین بەڕاستی ئەخر تۆ بەڕاستی واقع وایە ینی ئەو لە چوارچێوەی دیوارێکایە تۆ ینی هەموو دەرگاکانی لەسەر داخی نابێ، ئەبێ ینی ئەوەشی لێ قبول بکەی بەڕاستی. قەینا سوپاسیشی ناکەی زۆر جار کۆمەڵت دیاردە هەیە بەڕاستی ئەو کچ و کوڕانەی کە ئێستا نەچونەتە پرۆسی یاسەرگیری و لەبەر چاوی خێزانەکەڵێ نەکەی ژن بێنێ چۆن من توش بووم، ینی برینارکردن هەیە بەتاکی دوایە ئەمە ئەم کەسە هەستەکە کە تۆ بریناری ئەەکەی، ینی بۆچی چی خراپی کردەوە بە پێچوانەکەشیەوە زۆرکە بەڵێ من تووشم بۆ بە کەسێکە واوە نە ئەوەی کە تۆ باسێکی بەڕێزی ئەو چوارچەوەی کە دروستم کردنەوەم ناوە خێزان ئەم چوارچەوە با بپارێزم، قۆر پاراستنەکەەوە نییە کە من لەسەر ماو گەرما تۆ پارێزم، ئەی ناخی من چییە، ئەی هەستی من چییە، ئەی برینارکردنەکانی بەجوایە بزڵێت ئەزانین چۆنە قوربان ئەم ینی بەڕاستی دوو سەنگەریان دروست کردووە، بۆیەش وتم گلەیی لە ڕێکخراوەکان نەکرێت. دوو سەنگەر دروست کراوە، سەنگەرێک سەنگەری پیا و سەنگەرێک سەنگەری ژن، یەک سەنگەرە والمؤمنون والمؤمنات خوا فەرمێ بعضهم ئەولیاء بعض، هەمویان پشتیوانی یەکترین، ئەبێ ژن و مێرد پشتیوانی یەکتری بێ، ئەبێ یەکتر نشکێنن، ئەبێ بیر لەوە بکەنەوە مەسەرەن یعنی هیچ ئافرەتێک هیچ دوو کەسێک بەقەدەر ژن و پیاو لەیەکەوە نزیک نین، هیچ دوو کەسێک یعنی کوڕ و کچ لەگەڵ دایک و باوکیانە بەقەدەر ژن و مێردەکان لەیەکەوە نزیک نین. لەبەرەوە لە ڕاستیە ژنیش بە هەمان شێوە ئەم پێم وایە ئەنی ئەو وەکوتم ئەو ئامۆژگاری کە ئیمامی ئەحمەد بۆ کوڕەکەی کرد ئەبێ پیاوان لە بەرچاوی بگرن و ئەبێ هەموو باوکێک بە کوڕەکەی بڵێ ئەم ئامۆژگاریانە لە مێشکی خۆتا دابنێ و بیکە سیفە بۆ خۆت. ژن ڕقی لە تووڕێیە، ڕقی لە توندوتیژیە، ڕقی لە بەخیلیە، ڕقی لە دڵپیسیە بە تایبەتی باشە جا بۆیە پێ فەرموو کوڕەکەم بەخیلی نەکەی لە دەربڕینی خۆشەویستیە، ئاخر بە تایبەتی ئافرەت ناسکە بە پێی دراسات و توێژینەوەکان یعنی هەچی هۆرمۆناتی لەشی ئافرەتە تێکەچێ بەهۆی دەقسەیەکەوە، بەڵام سەیرەکەی گوڵێک کێدەی تێ ئاش دەبێتەوە. جاما مۆستا ساڵح بەوەی کە غەدر لە پیاوانیش نەکەین لەماوەی 1 دقیقە عەزێت کێشی پێمان بڵێ پیاوان لە هاوسەرەکانیان چی؟ طبعا ئافرەتانیش بەڕاستی ئەوەی کە باسی ئامینە خانم کردکە ئەگەر مەسەرەن پیاو لە دەرەوە ماندووە شەکەتە حەزەکە کە ڕۆیشتەوە پێشوازی لێ بکرێ، من بەڕاستی ڕاپرسیەکەم کرد وەختی خۆی لەسەر 26 پرسیار بوو بۆ ژن و پیاوەکان، ڕازەکانی هەردوو هاوسەر بۆ یەکتر پرسیارم کردبوو لە پیاو خۆشترین شت بەلای تۆوە چییە؟ تو خۆشترین شت بەلای منەوە ئەوەیە کە ئەڕۆمەوە ژنەکەم لەبەر دەرگا پێشوازیم لێکا بە خێراتنەوە بکە، ئەلاگەکانم لێ وەرەگرێ،
جاری وا هەیە پیا ئەڕاتە ماڵەوە دەستی قرس بووە خەریکە پەنجەکانی ئەبڕێتەوە لە ژەر عەلاگەیە ئەویش لەو لاوەدانیش مۆبایلی بەدەستەوەیە یعنی بەڕاستی مەفروزە خوشکی بەڕێزیش ئەو کاتەی کە ئەزانێ پیاوەکەیەتەوە دەست لە هەموو ئیشێک هەڵگرێ وەکو ئامینەخان تۆزێ عەتر لە خۆی بە خۆی تۆزێ ڕازێنێتەوە ئەماکەن ئەبێ بیکەن ئەگەر زۆر گلەی هەیە ئەڵێت کە تەلەفونەکەشم بۆ کان ناڵێت چۆنی جارێڵە لەکوێی ئەمانە بەکارەهێنرێن جاڵی لە بەرەوەی کە دەدەقە دوور کەوتمەتەوە لە ماڵ و لیستەکەی بۆ نردوم کەسی بێنەوە ینی ئەمانە کۆمەڵە ئەمە کێشن بەڕاستی ئەبێ ئەو سەقافەتە یعنی بەداخەوە من ئێستا زۆر جارەوە عاڵم من میوانم دێ جاریوە ئەو هەندێک کتێبم هەیە کە نووسی من دوانیان تەرجەمەیە چۆن دڵی مێردەکەت کە من کێژەکەی ئەوی تریشان چۆن دڵی خێزانەکەت کە من کێژەکە نازانوەزان بە هەدێ بۆ جەنابتان مێ نابێگە نەمێ ناوێ وڵات باسمان دیمانەیەکی ترێن بەهیوانتان انشاءالله ینی دانەیە گەدەم بە پیاوەکە بە هەدیە دانەیەکی ژێن بە ژنەکە بە هەدیە کاتە پێویستەکە مامۆستا ئەم کتێبانە بخوێنینەوە بەشداری ئەو خولانە بکەین کە بە هاوسەرەکان فێر ئەکات چۆن ئاگیان لە یەکتر بێت بە تایبەت لەلانی فێری هونەری مامەڵەکردن ببێت ڕێک ئەو لەگەڵ یەکتر زۆر زۆر سپاسی بەڕێز دەکەین سپاسەوە جوانەکانت بەهیوایەوەی هاوسەرەکان دەست لەسەر ئەمە هەڵبگرن تۆ ئەوە دوود من ئەبێ ئەمە بکەم لە داخی یەکتر کارکردن هەڵبەن مادام لەژێر سەقفێکای بە خۆشەویستیەوە بە یەکەوە